دادا مجدە فەرموو. الو مامۆستاگیان سلام علیکم. علیکم السلام ورحمة الله وبركاته. دادا مجدە با قوربان لەسەران ماچەکەم یا ڕێبی سەرفرازی دنیا و قیامەتی. خوا لێ ڕازی بێ خوشکە باشەکەم. زۆر زۆر تامەزورەی و تارەکانتم و حەدیسەکانتم. خوای گەورە لە هەموو دایکانی قوڵ فەرمێ. هەوڵمەدا تەلەفۆن و مامۆستایەکی بەڕێزی وەکو جەناب تۆ بکەمە پرسیارەمە عەزێت نەبێ. پرسیارەکان فەرموو خوشکە مژدە. دەستەکانی ماچەکەم. وڵای ڕاستیەکەی من دایکم لە 2011ەوە جەڵدە لێی داوە لەسەر عارەبانە. اینجا بێتر ئەم زمانیش ئەوەی نییە یعنی ناتوانین دەرو دەشت زۆر پێ بکەین لە ماڵ و دوولۆڕی جەناب تو بینەران و بیسەران قاعدەی بۆ دانین دەست و ئاواکات. اینجا حەزەکەم لەو ژوورەی کەوا دائنیشێ لێ بڵێ ژووری میوانە حەزەکەم ئاەتی قورئان هەڵواستم لەو ژوورە جایەکی نازانم گونەحبار ناوم من. بەڵێ پرسیارەکە دڕوونە تەواو بەسەر چاو. پرسیارەکەی تریشم ئەوەیە هەنێک کات ئەوە مەحومام و مەلێ ئەدەم دلۆڕی جەناب تو بینەران هەنێک کاتێ دەست و ئاواکار کورسیمان بۆی داناوە لەسەری شوێری ئایا لەو حمامەت جایزە دەستنوێژ بگریت؟ بەسەر چاو. ئێوە دەستنوێژ بگرن خۆتان دوای دایکن بەڵێ دەستنوێژ بگرین بەسەر چاو ئینشاءالله. پرسیارە تریشم هەیە مامۆستاگیان ئەگەر عەزێت نەوێ. بەڵێ بەسەر چاو پرسیاری سێنێت فەرموو. وابزانم پارەکە بوو خەوێکم دی لە خۆمە لە ماڵی خواگیان لە مەدینەی منەوەرم. بەڵێ بەس لە خەوەکەمە یعنی بەس خۆمە تێناویم لەو شوێنە. بەڵێ جایەتە زۆر پرسیارمە گەر حەزمە گەر مامۆستایەکی بەڕێزی وەکو جەنابتان بەڕێزی خوشکە باشەکەم ئینشاءالله قسەت بۆ دەکەم بەسەر چاوەندا دەمژدە. باشە دەستەکانت ماچەکەم. خوا لێ ڕازی بێ خوا ڕەحمەت بدەیت شکر ئینشاءالله. ئەجمعین خوشکە باشەکەی من خوا گەدار بە دادەیگیان. خوشکە باشەکەم عەلیکم السلام ورحمة الله. دادا مژدە فەرمووی دایکم لە 2011ەوە جەڵدەی لێ داوە یا ڕەبی خوا گەورە ڕەحمی پێ بکە ئینشاءالله خوا لە هەموو گوناهێک پاچ کردوێتەوە ئەجری قیامەتی زۆر گەورەیە. لەسەر شوێنی تایبەت دایدەنێن دەڵێ لەو ژوورەدا ناتوانن بیبەنە دەرەوە هەموو کات بۆ پێداویستی و قەزای حاجەتی خۆی بابەتەکە ڕوونە ئەڵێ لەو ژوورە ئاەتێک هەڵواسم. ئاەت هەڵواسین ضرور نییە. ئاەت هەڵواسین پێویست ناکە ئاەتی قورئان ئاەت الکورسی بێ قل أعوذ برب الفلق و ناز بێ بەڕێزان سوورەتی فاتحە بێ ئەسماء الله الحوسنا بێ هیچ بە دیوارەوە هەڵمەواسم. من ڕێیم وایە لە ماڵە پێویست ناکە ئەم شتانە هەڵواسین. بەڵام ئەگەر دڵت پێخۆش بوو هەڵی واسی نەخێر هیچ گوناه نییە. ئافرەتێکی نەخۆش جەڵدە لێدرا و لەو ژوورەدا قەزای حاجەت و پێویستی خۆی دەکا ئاەتەکەی قورئانیش لێەوە بێ ئینشاءالله خوا نەخواستە من بەس بێ ئەدەبی نییە. بەڵام وەکو باشترین بێ بڵێ باشترین ئەوەیە تەنانەت دایکی بەڕێزیشن لەو ژوورەدا نەبێ پێویست ناکە ژوور هیچ ئاەتێکی تێدا بێ با ئاەتەکان بکەین بە کردار با سوورەتی فاتحە دەخوێنین غەیری خوال لە کەس نەپاڕێنەوە ئەو ئیاکە نەعبود و ئیاکە نەستەعین قل هو الله هەڵدەواسی خوا بە تاک و تەنها بگرە و هەڵگیش هاوبەشی بۆ بەدا منێ بە کردار بیکە نەک ئەوەی کەوا هەڵی واسی. قل أعوذ برب الفلق و قل أعوذ برب الناس وەرە بەیانیان و ئێواران و دوای نوێژەکان و کاتی خەوتن بیخوێنە پێویست ناکە لەسەر دیوار نا وەڵڵا خوشکە مژدە هەڵی مەواسە. بەڵام فەرەزنا ئەگە زۆر مشتاق بووی بە هەڵواسینی دیارێکت بۆ هاتووە ماوەیەک هەڵی دەواسی ئیشکالێکی لەسەر نەبێ ئیزنی خوای گەورە چونکە ئەمە شوێنی تەوالێت نییە ئەمە حاڵەتی ضرور و ناچاریەکە ئەمەی والێ کردو. بەڵام ئەسڵت وایە باشترین وایە هیچ لەو ژوورە و لەو ماڵەدا هەڵنەواسرێ بە کردار قورئانەکە جێبەجێکەین. ئەڵێ لە حەمامە دەیشۆم دوای ئەوەی کەوا دایکت شت یا ڕەبی خوا پاداشت داتەوە خوشکە مژدە کە بەرتە دەرەوە تەشتێک ئاو یان بە سۆندەیەک بە بەلوعایەک هەرچێنێک بێ ئەو شوێنە پاکەوە کە تەشتی ئاوت پێداکرد هەمووی کاشیە حەمامی ئێستا هەمووی پاک و پوختە خاوێن بۆەوە لە دوای ئەوە دەستنوێژ هەڵدەگری هیچ ئیشکالێکی لەسەر نییە. بەڵام دوای ئەوەی کە دایکت پاک کردەوە و پێداویستی جێبەجێ بوو برتە دەرەوە بۆ سەر خەڵەوێڵەکەی خۆی شوێنی نووسنی هاتیەوە دەستنوێژ مەگرێ یەکەم جار بیشۆ حەمامەکە عادەتن کە ئافرەتانیش خاوێنن دەیشۆن چونکە کاشیە و هیچی پێوە نامێنێت. دوای تەشتێک ئاوت پێداکردیان بە سۆندە و بەلوعەکە بمەسینە بە هەرچێک بێ ئاوت پێدا کرد پاک و پخۆت شتت ئەمجا دەستنوێژی لێ هەڵدەگری هیچ ئیشکالێکی لەسەر نییە. ئەڵێ لە خەما لە مەدینە بووم بە تەنیا بووم بە ئیزنی خوای گەورە تۆ خزمەتی دایکت دیارە لە ماڵەوە وەکو پێویست بە تەنیا دەکەی ئینشاءالله خوای گەورە ئەجری حەج و عومرەی سونەتی بۆ نووسیوی ئەو خزمەتەی دایکت بڕوا بکە لە عومرەی ناڵم فەرز ناڵم لە حەجی فەرز ئەوانە فەرز جیاوازە بەڵام لە عومرەی سونەت ئینشاءالله ئەجری زیاترە. هەر کەسێ لە خزمەت دایکی دابێ هەموو ڕۆژە لە عومرەیەکە ئینشاءالله ئەو من خەون لێک نادەمەوە بەڵام چونکە تۆ خزمەتی دایکت دەکەی بە ئیزنی خوای گەورە گومانم وایە بە فەزلی خوای پەروەردگار خوای خالق
هەموو ڕۆژە ئەجری عمرەیەکی سنەتی بۆ نووسیوی و پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئینشاءالله بە دەستی مبارەکی لەسەر حەوزی کەوسەر ئاوە دەداتێ چونکە تۆ ئاو بەدەمی دایکتەوە دەکەی چونکە تۆ دایکت خاوێن دەکەی و خوا لە گوناهەکان خاوێنت دەکاتەوە خوا هەمووت بە عیبادەت بۆ دەنووسێ ڕەحمەتی خوا لەو کەسە بێکەوە وەکو دادە موژدە دایکی ئاوازەڵدەیدا و لە خزمەتیایەتی فرسەتێکی زێڕینە هەتا ماوەن قەدریان بگرن یا ڕەبی خوا ڕەحمە دایک و باوکی هەموو لای بکە و بە دایکی دادە موژدەش بکە و خوا پاداشی تۆش داتەوە پرسیارەکان بەو شێوەیە وەڵامماندایەوە